یەک ساڵ بەسەر دەست بەسەرداگرتنەوەی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تاڵیبانەوە تێدەپەڕێت. هێشتا هیچ وڵاتێک بە فەرمیدانی بە حکمڕانی تاڵیبان بەسەرە وڵاتەدا نەناوە. بەو هۆیەوە گەمارۆی ئابووری و بانکی و سەربازی لەسرە. بزوتنەوەی تاڵیبان بە بۆنەی تێپەڕینی یەک ساڵ بەسەر دەست بەسەرداگرتنەوەی ئەفغانستاندا دووشەمە 15 ئابی 2022 وەک پشوو ڕاگەیاند و تێیدا ئاهەنگ بە بۆنەی ئەو سەرکەوتنیانەوە دەگێڕن لە قوتابخانە و دام و دەستگا فەرمیەکاندا دەوام ناکرێت. 15 ئابی 2021 پاش 20 ساڵ تاڵیبان توانی دەست بەسەر ئەفغانستاندا بگرێتەوە. پاژەوەی هێزە بیانیەکان بە سەرۆکایەتی ئەمریکا بە شێوەیەکی شپرزە و لە ناکاو لەو وڵاتە کشانەوە و کشانەوەی ئەو هێزان و دارودەستەکانیان تاوەکو سیویەکی ئاب لە ڕێگەی فڕۆکەخانەی کابوڵەوە بەردەوام بوو. بزوتنەوەی تاڵیبان خۆشحاڵە بە کۆنتڕۆڵکردنەوەی وڵات لەلایەن چەکدارەکانیەوە لە کاتێکدا وڵات بە دۆخێکی تەواو ناهەمواردا تێدەپەڕێت و ڕێکخراوەکانی تایبەت بە هاوکاری مرۆیی نیگەرانن لەوەی نیوەی هاوڵاتیانی ئەفغانستان کە نزیکەی 38 ملیۆن کەسن لە ژێر هێڵی هەژاریەوەن. ڕێکخراوە مرۆییەکان دەڵێن بە کشانەوەی هێزە بیانیەکان لە ئەفغانستان ئاستی توند و تیژی و کوشتن و ڕووداوە هاوشێوەکان کەم بووەتەوە. بەڵام دۆخی ئابووری و مرۆیی وڵات ناسەقامگیرە و لە ماوەی 20 ساڵی ڕابردووی داگیرکاری ئەمریکا لە ئەفغانستان و حکومەتە یەک لە دوای یەکەکانی ئەفغانستان نەیانتوانیوە ئاستی گوزەرانی هاوڵاتیانی ئەفغانی باشتر بکەن و خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ دانیشتوانی وڵات دەستەبەر بکەن. پاش دەست بەسەرداگرتنەوەی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تاڵیبانەوە وڵاتانی خۆراوا گەمارۆیان خستە سەرە وڵاتە و دەیان ملیار دۆلاری وڵاتەکان لە بانکەکاندا بلۆک کرد. جگەلەوەش وا ساڵێک تێدەپەڕێت و هیچ وڵاتێکدانی بە حکمڕانی تاڵیبان لە ئەفغانستاندا نەناوە کە هۆکارێکی دیکەیە بۆ دروستبوونی فشار و گەمارۆی ئابووری و بانکی و مرۆیی لەسەر ئەو وڵاتە. ئەمەش بە بڕوای چاودێران سەلمێنەری ئەو ڕاستەیە کە جیهانی خۆراوا و ڕێکخراوە خێرخوازی و مرۆییەکانیشیان بە پێوەری سیاسی و نامرۆیی هاوکاری وڵاتان و گەلان دەکەن. وێڕای هۆشداری ڕێکخراوە مرۆییەکان و دروستبوونی دۆخێکی ناهەموار و ناسەقامگیری ئابووری هێشتا پارە بلۆکراوەکانی ئەفغانستان لە وڵاتانی جیهان ئازاد نەکراون و نەگەڕێنراونەتەوە بۆ حکومەتی ئەفغانستان و جگە لە هاوکاریەکی کەم هاوکاری دیکەی مرۆیی ڕەوانەی ئەو وڵاتە نەکراون.